39 ساڵە پزیشکە و چەندین بەرپرسیارەتی لە بواری تەندروستیدا وەرگرتووە. لە نێویشاندا و لە کابینەی شەشەمدا وەزیری تەندروستی هەرێم بووە، بەڵام پۆستەکانی لە چارەسەرکردنی نەخۆش دای نەبڕاندووە. هەموو هەینیەک بێ بەرامبەر لە هەورامانەوە نەخۆش دەبینێت. دەشڵێت هەموو نەشتەرگەریەک کە بارگرانی لەسەر نەخۆشەکان دروست بکات بێ بەرامبەر ئەنجامیان دەدات. من هەر لە کوردستانی عێراقا بم هەموو ڕۆژی ژومعەی گێمە بۆ تێوەڵا ئەو کەسانی نەخۆش بن. زۆر جارە هاتن بۆ ماڵەوە بۆ لام لەوێ ئەم بینین، هەندێک جاریش دەرمانم بۆ هێنان، زۆر جاریش هاتم بۆ ئەم بنگەی تەندروستیە بۆ ئەوەی ئەوانەی خەڵکی مانتەقەکە وەکو وەفایەکیش من خەڵکی لێرە گەورە بووم بتوانم یارمەتیان بم بەوەی کە فەحس و تەشخیصی نەخۆشیەکەیان بۆ بکەم و یارمەتی چارەسەرکردیشیان بدەم. دکتۆر تاهیر دەڵێ لە هەموو عێراق و کوردستاندا سیستەمێک بۆ بینینی نەخۆش نییە. پێشنیازی تایبەتی هەیە بۆ باشکردنی ڕەوشی تەندروستی. ناخۆی بەم شێوەیە کە ئێستا نەخۆش ئەمێنێ بێ سیستەمیە، سیستەمی تیان نییە. لە هەموو عێراقا سیستەم نییە، بە تایبەتی لە کوردستانی ژێر سیستەمی دڵنیایی تەندروستی هەبێت، ئەبێ سیستەمی ئەوەی هەبێ کە هەموو کەسێک ئەڕوا بۆ نەخۆشخانەیە کە وەختێک مەعاش وەرەگرێ یا شتێکی لەو بابەتە هەنێ لە پارەکەی لە مەعاشەکەی ببڕێ بۆ ئەوەی کە بە بەلاش چارەسەر بکرێ، بەڵام مقابلی شەریکاتی تەئمین هەیبێ بۆ ئەوەی باشترین نەوعی عیلاج و فەرقیش نەکرێت لە بینی فەقیر و دەوڵەمەند و ئەمانەدا. شەکرێ مشوور سەد زیاتر نەوە تۆ سەد ڕۆوێنن تۆ چی شەنیا؟ هەورامیەکان هەموو بەیانیەکی هەینی دەزانن دکتۆر تاهیر دێتەوە بۆ لایەن. هەر بە هەورامی دەچنە لای دکتۆر و بە هەورامیش ڕێنماییەکان وەردەگرن. ئەرک و ماندووبوون و مەسروفاتێکی زۆری کەم کردوێتەوە لەسەر نەخۆشەکانمان. یعنی بەڕاستی دکتۆر تاهیر جێی شانازی هەموو کوردستانە بە تایبەتی هەموو هەورامیەکان. دکتۆر تاهیر نەگەر ئێستا کاتێک کە وەزیریش بووە، کاتێک کە وەزیری تەندروستی بوو هاتەوە بۆ تێوەڵا دەرگاکەی واڵا بوو بۆ هەموو نەخۆشێ بەبێ جیاوازی، بەبێ ناسینی ناسرا و نەناسراوە، حتا دراوسەکانیشمان لە هەڵەبجەوە هاتون بۆ لای، لە ئێرانەوە هاتون بۆ لای، یعنی جێگەی شانازیە ئێمە سپاس یەکەین، دەستخۆشی لە یەکەین. هەموو کەسێکەوەی کە نەخۆش بێ سەردانیەکە بێژگە لەوانەیە کە خەڵکی تێوەڵەشن هەرێن سەردانیەکەن. زۆر پێمان خۆش ئەوانەی کە مەسوولن شت بەدەستن یاخود دکتۆرن وەکو دکتۆر تاهیراوە بنەوە خزمەتی خەڵک بکەن. دکتۆر تاهیر عەبدوڵڵا عەزیز ناسراوە بە پرۆفیسۆر دکتۆر تاهیر هەورامی. ساڵی 1955 لە تەوێڵا لەدایک بووە. ساڵی 1970 زانکۆی مووسڵی تەواو کردووە و بووەتە پزیشک. دواتر دکتۆرای لە نەشتەرگەری گشتیدا وەرگرتووە. مامۆستای زانکۆیە و پلەکەی پرۆفیسۆرە. نەقیبی سەندیکای پزیشکانی کوردستان بووە و ئێستاش چەندین بەرپرسیارەتی دیکەی لە بواری تەندروستیدا هەیە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.